یاریەکی زۆر خۆشمان هەیە لە کۆمەڵی دی ئەمریکا و پاڕگوای بەڵێ یەک لەو یاریانەیە کە زۆربەی خەڵک باسیەوە دەکەن کە خۆشترین یاری مۆندیال بۆ تا ئێستا کاک لەیز با باسی ئەوەش بکەین کە ئەمریکا یەکێک دەبێت لە زەحمەتترین هەڵبژاردەکان کە بە ڕوبەڕووی هەڵبژاردە بەهێزەکان بەڵێ مۆندیالی 2026 لە ئەمریکا کەنەدا مەکسیک میوانداری دەکرێت ئەم سێ وڵاتە میوانداری دەکەن سێ هەڵبژاردەمان هەیە کەنەدا مەکسیک ئەمریکا پێ دوایە لەم سێیان کە یا مەسەلەن لە زۆربەی مۆندیالەکان ئەو هەڵبژاردەی یان ئەو وڵاتێکەوە میوانداری مۆندیالی کردومیتە بۆتە ئەسپی ڕۆژ یا بۆتە سوپرایز لە رووسیا بینیمە مۆندیالی رووسیا بۆ ئەسپی ڕەشی مۆندیال بەڵام لە 22 قەتەڕوانە وەڕاستی بەڵام مەغریب بۆ ئەسپی ڕەش ئەم جارە لەو سێ هەڵبژاردەی پێ دوایە کامیان لەم سێیان کە میوانداری مۆندیال دەکەن کامیان لە هەمووی باشترە و دەبێتە ئەسپی ڕەش وەکو ئاست و وەکو ئەسپی ڕەش کەسێن لە ئەمریکا باشتر نین لامە یان پێ دوای ئەمریکا ئەنجامی زۆر باشی دەبێت ئەمریکا ئاستێکی زۆر باش پێشکەش کرد کاک لەیز ئەگە باسی پێکاتی ئەمریکا بکەین یاریزانی زۆر ناوازەی هەیە لە هێرشبەر بۆڵگونی هەیە یاریزانێک ئەو ساڵ گۆڵی زۆر تۆمار کردووە یانی دەتوان بڵێم ئاستی زۆر باشە یاریزانی مۆناکۆیە ینی لە هێرشبەر کێشەی نییە و لە زۆربەی مرکزەکانی تریش کێشەی نییە پۆلیسیی هەیە ماکینین پۆبلیچی ینی یاریزانی زۆر باشی هەیە ئەمریکا وەکو یاریزان وەکو ئاست ئەوەندەی بینی بێتم لە سێ هەڵبژاردەیە باشترین هەڵبژاردە بەبێشک و گومان ئەمریکا بووە بەڵام یەک شت هەیە کێشەکە تەنیا ئەوەیە لە ئەمریکا تۆپی پێ یاری ژمارەیەک نییە بەڵام ئەو ئاستە باشی هەڵبژاردی ئەمریکا دەبینین ئەو قسەی دەتوانم بڵێم دوور دەکەینەوە لە خۆمان چونکە ئەمریکا زۆر باشە ئەو ساڵ بەڕاستی زۆر باشە یاریەکی ترمان بینی یاریەکی تری هەڵبژاردەیەکی ئاسیایی کە زۆربەی خەڵکی تووشی شەوە کرد قەتەڕ و سویسرای یەک بێ کۆتایی هات خۆت بینەر یاریەکە بووی چ قسەیەک لەسەر یاری هەیە وەکو لەسەرتە ئاماژەمان پێکرد هەڵبژاردە ئاسیاویەکان ئەم ساڵ سوپرایزیان پێ بەڕاستی ینی هەڵبژاردەیەکی ئاسیایی بەرامبەر سویسرای کە کۆمەڵێک ئەستێرەیە هەیە لە پێنج خۆڵە گەورەکەی ئەوروپایی دەکەن بتوانێت بە یەکسامون لە یەکەم یاری خۆی لە مۆندیال بەم شێوەیە بێتە دەرەوە بە برنەوەی دادنێن بۆ قەتەر بڵێ کاک لەیز یەک لە خۆشترین یاریەکان یەک لە خۆشترین یاریەکانی مۆندیال تا ئێستا یاریەکەی بەرازیل و مەغریب باشە بام پرسیارێک لە تۆ بکەم بەرازیل باشتر بوو یان مەغریب 100% مەغریب باشتر بوو مەغریب شایانی سەرکەوتن بۆ شایانی برنەوە بوو مەغریب شایانی برنەوە بۆ ئەستێرەیەکی نوێشمان بینی ئەستێرەیەکی نوێمان بینی کێ بوو بۆ عادی باشترین ئاستی پێشکەش کرد ئەو یاریزانە 18 ساڵە و باوەش دەبی نەکەین ڕیال مەدرید یەکسەر چاوی چۆتە سەر ئەو یاریزانە و دەوێ بیگوازێت تەمان 18 ساڵ کە هەمیشە بۆ هەڵبژاردی فەڕەنسا خوار 18 ساڵان یاری کردووە بەڵام کە بڕیارەکە بۆ ینی کەوتە ژێر دەستی یاریزانەکە کە مەغریب هەڵبژێریان فەڕەنسا لە کۆتایی بڕیاریدا کە مەغریب هەڵبژێرێ و باشترین کاری کرد کاک لەیز نرخەکەشی 60 میلیۆن یۆڕۆیە بەڕاستی هەر یانێک ئەو یاریزانە بگوازێتەوە ناتوانم بڵێم تاماوە دەحەسێتەوە بڕوا بکە کێشەی ناوەڕاز نامینێ بۆ ئەوەی لام سیر بوو کاک ئەحمەد قسەشت دەبڕم لام سیر بوو بەجددی یاریزانێکی تەمەن 18 ساڵ یەکەم یاری فەرمی هەڵبژاردەی مەغریب لە مۆندیال یەکەم یاریش بەرامبەر چێ بەرامبەر بەرازیل یعنی عجیب باوەڕ نەدەکرد کە ئەم یاریزانە تەمەن 18 ساڵە بەڵام یەکەم بەخۆی هەبوو زۆر عجیب بوو ینی چۆن دەڵێ لە هەموو شوێنێکی یاریگا بوو لە هەموو شوێنێکی یاریگا بوو بەرامبەر ئەو یاریزانە گەورانەی ئەو گەورانەی بەرازیل بەم شێوەیە متمانە بەخۆ ئەگەر لەو ئاستە بەردەوام بێ دەتوانین بڵێن لە ئێستادا مەسەلەن چۆن ناوی نێڤس و ڤیتینیا و پێدری دێنین ناوی دیکلان ڕازێنین دەبێت ناوی بۆعیدش بێنین یەکشتی زۆر سەرنجڕاکێشە بۆ یاریزانە کاتێک تۆپ فاڵێک دەگیرا بۆ مەغریب تۆپەکەی بەجێ دەهێشت دەگەڕاوە دووەوە پاسیان دەدا بە ئەو تۆپەکەی دابش دەکرد کلیلی مەغریب زۆر سیقەی بەخۆی هەبوو کلیلی مەغریب بۆیە دەڵێن بڕوا بکە و یاریزانە گەر لەسەرەوە ئاستە بەرزە بەردەوام بێت و پەرەی پێ بدرێت و ڕاهێنەرێکی باش یاری بەو یاریزانە بکە بڕوا بکە هیچ فەرقێکی نابێت لەگەڵ کاسیمیرۆ بۆسکست